Sunrise 12 Sunrise it was the grammar and functions رزمان ورکه كان unit 6 يكي ششم Students book page 41 اكتبي خوين كالا براد شلويك activity C چارك C clauses introduced by when where why أورستاني كبه when where لقل why دس بيدا كان كبه نزوج relative pronouns جنابي بيوندي دروس كار يكم يان قصدي يكم لشويني خوي دمسريتو اگر time كاتمان هبو پێویستە وێن بەکاربێنی لە نێوان دوو ڕستەکاندا یان ئەگەر شوێنەکەی کراوە بۆ وەشایی کاتێک کە دەکرێت بۆ خۆی وشەی تایم هەبێ دەکرێت هەندێک وشەی وەکو grade 11 پۆلی 11 2012 last winter زستانی ڕابردوو Sunday یەکشەممە یان ڕۆژەکانی after 3 am the evening night هەر کاتێکمان هەبێ لە پێش لە ڕستەی یەکەمدا ئەوە لە دوای ڕستەی یەکەم وێن بەکاردێنی واتە کاتێک دووەمیان هەر کاتێکی پلیسمان هەبێ وشەی پلیس یعنی شوێن یان شوێنێکمان هەبێ وەکو سکوڵ قوتابخانە هۆسپیتال نەخۆشخانە ڤیلەج لادێ بانک بیگ ئەپڵ هۆستڵ میوانخانەی بیگ ئەپڵ the river ڕووبارەکە the bridge پردەکەیان هەر شوێنێکی کە بێ ئەو بە دوای شوێنەکەی هەموو کاتێکی وێ بەکاردێ واتە ئەو شوێنەیەکە ڕستەکەی کە دەستکاری ناکەین سێمیان هەر کاتێکی هۆکارمان هەبێ یان وشەی ریزنمان هەبێ کەواتە هۆکار ئەوە وای بە دوایدا بەکاردێت نمونەکان I work in a company ئەمن لە کۆمپانیایە کار دەکەم I can use my people skills توانم شارەزایەکانم لەبارەی خەڵک بەکاربێنم use where بەکاربێنم دەڵێن I work in a company لە کۆمپانیایە کار دەکەم لەبەرەوەی شوێنە where بەکاردێ where I can use my people skills ئەو شوێنێکە توانم شارەزایەکانی خۆم لەبارەی خەڵکەوە لێ بەکاربێنم My brother made a website last year برایەکەم ماڵپەڕێکی دروست کرد ساڵی ڕابردوو I started to realize I am interested بۆم دەرکەوت کە من ئەزم بۆ ئیشە دێت introduce it بیناسێنە with a suitable conjunction بە ئەمرازێکی لێکدەری گونجاو why where لەگەڵ when لە هەمان کاتدا ئەمرازی لێکدەریشن لێر لە بەرەوەی لاستیە هەیە لاستەی یەکەمدا کەواتە پێویستە when بەکاربێنین دڵێن my brother made a website last year هیچ گۆڕانکاریەک لە ڕستەکاندا ڕوونادات when and that was when I started to realize I am interested برایەکەم ماڵپەڕێکی دروست کرد ساڵی ڕابردوو ئەو کاتێک کە من بۆم دەرکەوت حەزمم بەوەی شەدێت چوارم that was the reason I got interested لەبەرەوە هۆیە بوو کە حەزم بەو ویشە هات use a relative pronoun جێناوێکی پەیوەندی بەکاربێنە لەبەرەوەی وشەی reason هەیە لێرە کەواتە پێویستە why بەکاربێنین پێنجەم Ellie was born in Basra علی لە بەسرا بەکار لەدایک بووە it was very crowded زۆر قەڵەباڵغ بوو use where بەکاربێن دەڵێن Ellie was born in Basra where it was very crowded هەلی لە بەسرا لەدایک بووە و شوێنێک کە زۆر قەڵەباڵغە لەبەرەوەی بەسر ناوی شوێنە کەواتە where بەکارهاتووە تشکرێ بە بۆشایی بێتەوە use where when and why to fill in the gaps ئەوانە بەکاربێن بۆ پڕکردنەوەی بۆشایەکان grade 9 was I decided my future career پۆلی نۆ ئەو کاتە بوو پۆلی نۆ کاتێکە یان سەردەمێکە بۆ وێن بەکاردێن کە بڕیارمدا لەبارەی پیشەی داهاتووم College of Education was I studied literature کۆلێژی پەروەردە کە ئەدەبم لێ خوێن College of Education شوێنە بۆیە وێ بەکاردێ بۆ شایەکەیدا His interest in IT was he applied for his new job حەزکردنی بە تەکنۆلۆژیای زانیاریەکان داوای ئەو پیشەیە کرد لەبەرەوەی ئەوە کارە بۆیە why بەکاردێن His interest in IT was why he applied for his new job